بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک خۆپیشاندانی جەماوەری لە شاری سلێمانی بەڕێوەچوو. بازنەی خۆپیشاندانەکان تا دێت فراوان دەبێت. لە بەردەم دادگای سلێمانی خێمە هەڵدراوە و هاوڵاتیان بە شەو و بەڕۆژ لەوێدا دەمێننەوە. بەردەم دادگا و داواکاری گشتی سلێمانی کراوە بە سەکۆی خۆپیشاندان و لەوێ وتافەکان بۆ حکومەت دەنێرن. سەرجەم چین و توێژەکان فەرمانبەر و مامۆستا و کاسبکار دەستیان بە ناڕەزایی کردووە. داواکاری موچە و باشکردنی ژیانی هاوڵاتیان مەرجی خۆپیشاندەرانە بۆ چۆڵکردنی مەیدانەکە و دووبارە گەڕانەوە بۆ سەر کارەکانیان. عیبە عیبە کورە زۆر بۆیەوە عیبە 80 ساڵ تێتان کۆشان بەناو هەژار و چەوساوە و گەلی کوردی برسی کەچی ئیستا سێرەکەین دەستانگیر بۆ لە مێز و کورسی دانەتان برسی لە قەوم و هەژار و گەنجی گولی کوردی برسی. ئێمە هاتوون لەسەر جادەکان و لەسەر ئەم شەقامانە داوای مافی خۆمانەکەین، داوای مافی خۆشمان لەم دز و گەندەڵکارانە ناکەین، بەڵکو لە دەستێکی پاکەکەین ئینشاءالله پشت بە خوای پەروەردگار دەستێکی پاک دێتە سەر ئەم دەسەڵاتە و ئێمەش نەجاتوانە بدەست ئەم دەست پیسان ئینشاءالله. باپەڕین و پێش باپەڕینم باش لە یادا ئەمانە کە هاتن هەموو بە پێڵاوی شڕەوە نان نەبوو بیخۆن. من کەسوکاری خۆم هەبوو لەو دیوی ئێرانە لێرەوە باوکم چی دەست ئەکەوەی نار لەوێ ئەکی بە قورجەوانە ئێستا هاتووە و کاکم ڤیلا لەسەر ڤیلا بەرزی کردوێتەوە ئەسڵەن خەڵک بەبێر و نازانێ. ئەندامانی داواکاری گشتی و پارێزەرانیش هاتنە پاڵ دەنگی خۆپیشاندەران و پێیان وایە نادادگەری و ناهاوسەنگی لە سیستەمی سیاسی پێی ناوەتە خۆناغێکی مەترسیدارەوە و دەبێت ژیانی هاوڵاتیان باش بکرێت. سەرهەڵدانی نادادپەروەری کۆمەڵایەتی و دەرئەنجامی ئەمانەش هەمووی دەگەڕێتەوە بۆ سەروەرنەبوونی یاسا و پەیڕەونەکردنی بنەماکانی یەکسانی. بۆیە ئێمە وەکو دادوەران و ئەندامانی داواکاری گشتی سلێمانی پشتگیری تەواوی خۆمان لە خۆپیشاندانی ئاشتیانە و مەدەنیانی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەمچین و توێژەکان تری دەکەین بۆ گێڕانەوەی مافی زەوتکراویان لە پێدانی موچە شایستەی خۆیان بەبێ پاشەکەوت و مانگانە و لە کاتی خۆیدا پێیان بدرێت. هەروەها داواکاری لە حکوومەت و حیزبە سیاسیەکانیش بەهۆشی خۆیان بێنەوە وانە لە ڕابردوو وەربگرن وانش لە سەرۆک و سەرکردانە وەربگرن کە لە دەرەنجامی تووڕەیی و ڕاپەڕینی گەلەکەیان ڕزگاریان نەبوو لە ناوچوون. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانیش هاتنە نێو خۆپیشاندەران و پشتگیری خۆیان بۆ داواکاری مامۆستایان دووپات کردەوە. ئیدانەی ئەو هێرشانەشیان کرد کە لە هەولێر کرایە سەر شکۆی مامۆستایان. ئیدانەی ئەو لێدانانی مامۆستایی دوێنەیەکەین لە شاری هەولێر و بەڕاستی لێرەوە دەم بەکەمە یەکێتی مامۆستایان حەق بوو بەیاننامەنا بەڵکو و مووقیفێکی تونتریان هەبوایە بۆ دەستگیرکردن بۆ دەست لە کارکێشانەوەی ئەو ڕێکخراوە کە هەرچەنە بەسەر چووە لەبەر ئەوەی ئەوانەی کە ئیهانەی کەسایەتی مامۆستایان کرد و ببنە هۆی ئەوەی کە با بڵێن چارەسەر کرێت بۆ ئەو با بڵێن لێپرسینەوەیان لەبەرکرێت. من شخصی خۆم پشتیوانی هەموو داواکانین وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردە و بەردەوامین لە ئازار و خەمەکانتان ئێمەش کەمترنین لە معانات ئێوە. لێرە هاوڵاتیەک داوای وازێنانی لە من کردبن ئاسانترین ئیش وازێنانە ئاسانترین ئیش وە خۆشتان لە ڕابردووە بینوتانە پێشتان خۆشە لەم دەقەوە ئاسانترە بەڵامی تر دوای خۆتان مەسئولیەتەکە هەڵەگرن. سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکان دووپاتی دەکەنەوە لە ڕۆژانی ئایندەش خۆپیشاندانەکانیان بەردەوام دەبێت لە بەردەم دادگای سلێمانی دووپاتیشی دەکەنەوە ئەوەی دەستیان پێکردووە شۆڕشی گەلە دژ بە گەندەڵی و قۆڕخکردنی مافەکانی هاوڵاتیان لەلایەن دووپارتی دەسەڵاتدارەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.